ئایەت وڵڵا سیستانی گڵۆپی سەوزی بۆ وەرچەرخانی سیاسەتی عێراق هەڵکرد. دەمێکە بەغداد گەیشتوتە ئەو بڕوایەی کە تاران لە ڕێگەی دەستێوەردانی سەربازی و سیاسیەوە دەرگای بەرەو پێشچوون و گەشەکردنی عێراقی داخستووە و ڕێگە نادات ئەم وڵاتە ئابووری و سیاسەتێکی سربەخۆ بنیات بنێت. ماوەیەکە بە مەیلی خۆی سەردانی ئەم لە ئەولا دەکات. میلیشیا و گروپی شەڕانی مەترسیدار ڕێک دەخات و هاوکاتیش ڕێککەوتنی ژێربەژێر دەکات و باشکراش شکۆی ئەم وڵاتە پێشێل دەکات. دەمێکە بەغداد لەوە تێگەیشتووە کە ئیتر تاران بۆتە مۆتەکە و سەرێشەیەکی تەواو مەترسیدار بۆ ئەم وڵاتە. بەغداد ئێستا باش تێدەگات ڕزگاربوونی لەم سەرێشەیە ئەگەرچی ئاسان نییە بەڵام زۆر زەرورە، چونکە ئەگەر بێت و بەری پێنەگیرێت دەبێتە شێرپەنجە و کەم سەرجەم وڵاتەکە بە ئاسانی دەتوێنێتەوە و لە نێوی دەبات، بۆیە بە هەر جۆرێک بووە دەبێت بەری پێ بگیرێت. هەر لە ماڕاستەیەدا تاران بۆ لێدانی ئیسرائیل و بەواتایەک دەستپێکردنی هێرشی پەیمانی سادقی سێ خاکی عێراقی هەڵبژاردووە. دیارە لەم پێناوەدا هەر گرنگی بە سەروەری دەوڵەتی ناوەندی نەداوە و لەو پەڕی سەرەڕۆیی و شکۆشکاندنەوەوە موشکی بۆ بەغدا گواستوتەوە. دەکرێت ئەم هەڵمەتەی تاران لەم سۆنگەوە سیر بکرێت، واتە لە سۆنگەی هەوڵ بۆ شکاندنی شکۆی بەغداد و هاوکات بەلکێشانی بۆ نێو جەنگێک کە جگە لە ماڵوێرانی و کاولکاری و تەنانەت لە نێوچوون کەمترین دەستکەوتی نییە. ئەویش لە کاتێکدا کە نیشانەوە ئاماژەکان باس لەوە دەکەن دەسەڵاتی سیاسی بەغداد و بەتایبەتەم کابینەیە هەڵمەتی ئاوادانکردنەوە و بنیاتنانەوەی ژێرخانی ئابووری و سیاسی و سەربازی لە پاڵ پەرەپێدانی پەیوەندی دۆستانە لەگەڵ وڵاتانی عەرەبی و ڕۆژاوە وەک ئەولەویەتی سەرەکی سیاسەتی خۆی هەڵبژاردووە. هاوکات ڕێگریکردن لە دەستێوەردانی دەرەکی و بەتایبەت ئێران لە بەرنامەدایە، ئەگەرچی سەرۆک وەزیران بەم زوانە ناتوانێت توخنی بکەوێتەوە، بەڵام بە شێوازێک دەخرێتە ئەولەویەتی سیاسی ئەم وڵاتەوە. سەرۆک وەزیران و کابینەی دەوڵەتی نوێ و بەگشتی بەرەی نیشتمانی عێراق بە سوننە و شیعەوە باش تێدەگەن کە لە ئێستادا ئەستەمە بەم ئاسانیە تاران دەستبەرداری بەغداد و هاوپەیمانەکانی بێت و هەروەها ئەستەمیشە بەم ئاسانیە هێزە میلیشیاکانی وەک نوجەبا و ئیمام حوسەین واز لە تاران و ئایدۆلۆژیاکەی بێنن. بۆیە سوودانیش ئەستەمە بتوانێت بەم ئاسانیە ئەم دوو هێزە میلیشیە شەڕانیە ڕازی بکات و هەروەها بتوانێت ڕاستە و خۆ جاوە لە تاران بکات واز لە دەستێوەردان بێنێت. بۆیە ئەگەریەوە هەیە لە ڕێککەوتنێکی ژێربەژێر زۆربەی لایەنە سیاسیەکانی عێراق کە ناوێرن لە بەرامبەر تاراندا فزە بکەن تۆپەکەیان هاویشت بێتە مەیدانی ئایەتوڵڵا سیستانی و لەم ڕووەوە چاوەڕێی ئەوە بکەن سیستانی ئەم کێشەیە چارەسەر بکات و بەواتایەک بڕیاری یەکلاکەرەوە بدات. ڕوون و ئاشکرایە ئایەتوڵڵا سیستانی جیالەوەی شەرعیەتی تەواوی بۆ بڕیاردان لەلایەن زۆربەی لایەنە عێراقیەکانەوە هەیە، تەنیا ئەویش توانێت ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ تاران و دەسەڵاتی مەلاکانی تاران هەیە. بەگشتی تەنیا ئەو دەتوانێت لە ڕێگەی فتواکەیەوە هەڵبەت لە درێژخایەندا عێراق لە دەست تاران ڕزگار بکات و ڕاشکاوانە لە تاران داوا بکات ئیتر بوەستێت و واز لە تەڕاتێن بێنێت. هەر لە ماڕاستەیەدا دەکرێت خوێندنەوە بۆ تازەترین دەرکەوتن و لێدوانی ئایەتوڵڵا سیستانی بکرێت. سیستانی لە کاتی دیداری نوێنەری نەتەوە یەکگرتووەکان ڕاشکاوانە ئاماژەی بە دوو بابەتی سەرەکی کرد. یەکەم ئەوەی تەنیا هێزەکانی سەر بە دەوڵەت واتە سوپای عێراق و هێزەکانی سەر بە دەوڵەت ماپی ئەوەیان هەیە چەکدار بن و چەکیان هەبێت. دووەم ڕاشکاوانە ڕایگەاند ئیتر کاتی ئەوە گەیشتووە پرسی دەستێوەردانی دەرەکی لە وڵاتدا کۆتایی پێبێت. دیارە لەم لێدوانەدا ئایەتوڵڵا سیستانی ڕاشکاوانە باسی لەوە کرد کە ئەو هێزانەی کە ملکەچی تاران و فەرمانی وڵاتانی دەرەکی و بەتایبەت ئێراندان دەبێت چەک بکرێن و هاوکات. پێویستیشە تاران واز لە دەستێوەردانی کاروباری سەربازی و سیاسی عێراق بێنێت. بەواتایەک سیستانی گڵۆپی سەوزی بۆ نەیاران و دژبەرانی دەستێوەردانی تاران هەڵکرد بۆ ئەوەی سەرۆک وەزیران بە هەناسەی ئاوادانکردنەوەی وڵاتەوە خەریکی بنیاتنانەوەی ژێرخانەکانی وڵات بێت و گرنگتر لەوەش ئیتر دەستێوەردانی ئێران ئارام بەرتەسک بکرێتەوە و لە ئەنجامدا کۆتایی پێبێنن. سیستانی ڕێک ئەو شتەی باس کرد کە ئەگەرچی ئەمە ئاواتی دەسەڵاتدارانی ئێستای بەغداد بووە، بەڵام بەهۆی دەسەڵاتی میلیشیاکان و هەژمۆنی سارانەوە ئەم حەزوو ئاواتە ببووە تا بۆی سیاسی لە عێراقدا. هەر بۆیە کەمێک پاش لێدوانەکەی سیستانی ئەنجومەنی بەرگری عێراق بە خێرایی ڕایگەیاند دەبێت سەرجەم وڵاتانی دنیا ڕێز لە سەروەری خاکی عێراق بگرن و ڕێگە نادرێت سەروەری خاکی وڵاتە پێشێل بکرێت.
دیارە لێدوانی یەکەمی سیستانی لە ماڕاستەیەدا کاریگەری خۆی دانا و ئەوەی کە لە ئەنجامدا دەبێت بیری لێ بکرێتەوە ئەوەیە کە ئەم ویستەی ئایەتوڵڵا سیستانی بە چە میکانیزمێک لە بەرامبەر دەسەڵاتی سەربازی هێزە میلیشیەکان و هەژمونی تاران دەخرێتە بواری جێبەجێکردن و ئیتر بەرەبەرە عێراق لە دەست ئێران ڕزگاری دەبێت. دۆخی سیاسی ناوچەکەوە دەخاتە ڕوو کە سەرەڕای ویستی ئایەتوڵڵا سیستانی و هەروەها هێزە نیشتمانیەکانی عێراق و بەتایبەت سەرۆک وەزیران بۆ ڕزگارکردنی ئەم وڵاتە لە دەست شەڕانگێزی و دەستێوەردانی تاران لە ئێستادا تەنیا و تەنیا ئەنجامی جەنگی ئێران و ئیسرائیل دەتوانێت ئەم پرسە و پرسی دیکەی لەم چەشنەی یەکلا بکاتەوە. بۆیە دەبێت چاوەڕوانی ئەنجامی ئەم شەڕەی ئێران و ئیسرائیل بکرێت و ئەوە ڕوون بێتەوە کە بەغداد تا چ ڕادەیەک توانێەوەی هەیە پێش بەوە بگرێت تاران پەلکێشی شەڕی ئیسرائیلی نەکات. بێگومان لە ئەگەری سەرکەوتنی بەغداد و هەروەها لاوازبوون یان شکستی تاران لە ململانەیەدا بەغداد دەتوانێت شکۆ و سەروەری خۆی بەدەست بێنێتەوە و لە ڕێگەی و گڵۆپە سەوزەی کە ئایەتوڵڵا سیستانی بۆ وەرچەرخانی سیاسەتی عێراق هەڵی کردووە تاران بوەستێنێت.